من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستان پێخۆشحاڵین لەو ئەڵلقەیەش لە بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. خۆشەویستان و بەڕێزان ئێمە لە شاری هەولێرین بۆ ئەوەی کەوا لە درێژە و کار و چاڵاکیەکانی بەرنامەی بەخشین نووسینگەی هەولێر زیاتر حاڵی بین و شارەزا بین. ئێستا ئێمە لەو شوێنەداین کەوا 150 خانەوادە و خێزان ئازوقە و خۆراک و خواردنیان پێدەدرێت. بۆیە لەگەڵمان بن فەرمون. خوا خێری خێرخوازان بنووسی ئامانەتی خوای بن لە دەستیان هەزار بەرەکەت کەوتەوە خوایە. ئینشاڵڵا بەو ڕەمەزانەی ئاگیان لە فەقیر و فەقاراتی دەبیتن. ئینشاڵڵا بە بەشی باش ئەو فەقیرانە تێر دەکەن و ئاگیان لێ دەبن نەخشە لە خانی بیلۆیان بکەن. ئێستا ئەوەی ئەمن لۆ ئەو شەخصەی دەبم ئێستا ئەو بەستە زمانە لە ژۆری کەتێ لە سەپ لە پێ کەتێ لە بە فەقەراتی پشتی پیرەمێردەک و پیرەژنەکەن پیرۆزباییان لێکەم دەستخۆشیان لێکەم ماریان هەزار مار لێ کەوتەوە بەرەکەتی کەوتێ پارەیان ماریان مرچیان بۆشکم ئاگان لە فەقیر و فەقەراتیە بیت. زۆر سپاسی بەرنامەی بەخشین دەکەم بەرنامەیەکی زۆر باشە و یارمەتی خانەوادەی فەقیریان دا و خێزانی فەقیری دڵیان خۆش کردن و زۆر سپاسیان دەکەم و بەرنامەیەکی زۆر باشە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 25 الرحمن الرحيم وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والله من خۆم زۆر ماشەڵڵا بە بەختەوەر و دڵخۆش دەزانم ئەمڕۆ لەناو ئەو خوشک و برایانە برایانی بەخشین خوای گەورە پاداشتیان بداتەوە سەرکەوتیان بکە کە منیان دڵخۆش کرد بۆی کۆمەڵی پرۆژەیان هەیە و لە هەموو کاتەکان بە تایبەتی لە مانجی ڕەمەزانیشدا کە دیارێک لەوە خان و دروستکردنە بۆ هەژارەکان نەدارەکان ئیشتر لەوانە ئەوەیەکەوە چەند هزار کەس چەند هزار عائیلە لەو مانگە یارمەتیان دەدەن و هەروەها ئەو کەسانی کە نەخۆشن ئەو کەسانی کە کەم ئەندامن ئەو کەسانی بێباوکرد منداڵە یەتیمەکان ئەمە دیارە کۆمەڵی پرۆژەیە کە باسییان کرد ئەمنیان زۆر دڵخۆش کرد من دەستخۆشیان لێ دەکەم دوعای خێریان بۆ دەکەم ئێوەش هەموو موسڵمانان دوعای خێریان بۆ بکەن یا ڕەبی خوای گەورە سەرکەوتویان بکە هەر لێرەشەوە دەستخۆشی لەو برایانە دەکەم کە دەبەخشن کە یارمەتی ئەو بەرنامەی بەخشینە دەدەن دڵیان پێی خۆش بێ کە بەڕاستی ئەوانە سەربەرزێ بۆوان خوا ماڵەکە هەری خوایە بخۆمان هەری خوای نەفسەکەمانی خوایە خوای گەورە لێشمان دەکرێتەوە کەسنی ئەو بەیع و تیجارەت و معاملەمان لەگەڵ بکە بۆ ئێمە دەستخۆشی لەو برایانە دەکەم دەستخۆشی لە
ئەو خوشکبرایانش دەکەم کە یارمەتی ئەو بەرنامە دەدەن و دوعای خێریشان بۆ دەکەین و دوعای ثەبات و ئیستیقامەیان بۆ دەکەین دەژڕێین یا ڕەبی خوای هەر بەردەوام بن و ئینشاءالله لە خزمەتکردنی ئەو خەڵکو ئەو چین و تەبەقەی کە هەژارە بەتابێتی ئەو ئەزمە اقتصادیە بەهۆی ناعەدالەتی و کە نەبوونی دادپەروەری ئەو کێشانە کۆمەڵە قەیران بۆ خەڵکو و وڵات و شاری ئێمە دروست بووە بە هیوای ئەوەکەوە ئینشاءالله خوای گەورە ئەوانش ئیستیغنا و دەوڵەمەند بکە بێنیاز بکە و خوای گەورە ئەوانش سەرکەوتوو بکە و زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەم خوای گەورە پاداشتیان بداتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ئەم زۆر مەمنونی بەڕێستانین کە پیاوەکەی مە سوکەرتی پێی بڵای تۆی سوکەری ئەمگۆ زۆری هاوکاریمە دەکەن و زۆر بێبەش نەکردین لە مانجی ڕەمەزان لە هەم وەختەکان کەس مامۆستا یارمەتیمان دەدە گەلێک مەمنونین گۆینا وڵای حەز دەکەم یارمەتی هەژار و فەقیر و نەخۆشی ئەوها بدەن بەرنامەی بەخشین زۆر زۆر باشە سوپاسان دەکەین زۆر مەمنونتانین کە یارمەتیتان داینە زۆر هاوکاریمەتان کردیە بە نسبەت دکتۆر و ئیت کەس گەلێک مەمنونتانین خوابتان پارێزی خۆزگە هەموو چین گۆ دەبوون. بەنای خۆی گەورە و میهرەبان بە بۆنی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە بەرنامەی بەخشین وەکو ساڵانی ڕابردوو کۆمەڵێک پرۆژەی تری خستە بواری جێبەجێکردن دیارە یەکێ لە پرۆژەکان هاوکاریکردنی 2700 خانەوادەی هەژار و نەداری زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانە ئێمەش وەکو نووسینگەی هەولێری بەرنامەی بەخشین ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی 150 کارتۆن خۆراک بەسەر 150 خانەوادەدا دیارە بەرنامەی بەخشین ئەو پرۆژانەی کە ئەنجامی دەداتن دیارەش بە هاوکاری خێرخوازانەوەی خێرخوازان هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن بۆەوەی پرۆژەکانی سەربگرێت بۆیە لێرەوە زۆر سوپاسیان دەکەین و داواکارشین لە خێرخوازان کە بەردەوام بتوانن هاوکاری بەرنامەی بەخشین بۆەوەی پرۆژەکانی بتوانانی ئەنجام بدات و کۆمەڵێک لە فەقیر و هەژار و نەداران دەی سودمەند بن. ئەوەی کەوا بینیتان بەرنامەی بەخشین نووسینگەی هەولێر بووکەوە بۆ 150 خانەوادەی هەژار و کەم دەرامەت و فەقیر ئازوقە و خۆراک و خواردنی دابین کردبوو لە ڕێگای کەسانی خێرخواز و خۆپێداو بۆیە لێرەوە داواکارین لە کەسانی هەبوون و دەوڵەمەند کەوا بێن دەستگیرۆیی کەسانی هەژار و نەدار بکەن لە ڕێگای بەرنامەی بەخشین بۆ ئەوەی کەوا ئێوە بە چاوی خۆتان بینیتان و دەیبینن بەڕاستی سەرمایەیە کە بۆ قیامەتی ئێوەش بەردەوام بن تاوەکو بەرنامەی بەخشینیش بەردەوام بێت بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0حوسەد و 961 11 0حوسەد 961 0حوسەد 723 25 55.
بناف خود مزون و دلوان برنامه بخشین یه بردام اتصل پروژه خویت خیرخوازی افرول باجر دهوکه و بحل کفته هاتنا حیوه رمضان پیروز برنامه بخشین ویسینگه ها دهوک رابو ابدا بشکرنا نزیکی 120 کارتونت ارزاقی سر خیزان و محتاجت باجر دهوکه ام ویره سپاسی و دستخوشی الوان خیرخوازات کن اوی ترکا برنامه بخشین اف خیرهانه کری ام بجینه خود خیران بنویسید دستخوشی الوان کن خود نمونتوان زیده کت یتوان ناف مدا هر زیده کت و ادبیجینا خلق خو و دولمند و خیر خازه اوه حیوه خیر و برکته حیوه رمضان پیروزه اوه دلیوه و اود شنت ریکا برنامه بخشین بین وان هاروکاریا بگهین خلق محتاج و مستحق دوباره ام دستخوشیل وان خیر خازات کن خود خیران بنویسید او اف خیرهانه کری